سڵاوی خۆی گەورەتان لەبێ وەرزش دۆستان ئەم کاتەوە کاتێکتان باش لەگەڵتانم لە بەرنامەی دیمەنی یاریگا لەگەڵ هاوکاری خۆشەویستم کاک ئەحمەد. ئێمە هەموو پێنجشەمەیەک دێنە خزمەتتان و بە سپۆنسەری HA Sport بۆ پێداویستی وەرزشی و لە سەرەتای بەرنامەکەمان پرسیارێکتان لێ دەکەین، وەڵامی ڕاست یاخود زۆرترین کۆمێت کە وەڵامەکەی ڕاست بوو دەبێتە خاوەنی خەڵات لەلایەن سپۆنسەرەکەمان HA Sport. با پرسیارەکە کاک ئەحمەد لێم بکە. کاکە پرسیارەکەی ئەو ڕۆمان ئەوەیە کە ناوی سێ یاریزانمان پێ بڵێ کە لەگەڵ یانەکەیان 100 گۆڵ یان زیاتر یان تۆمار کرد بێت. براوەکە تیر و پشک دەکەین لە فەیسبووکی دیمە سپۆرت بڵاوی دەکەینەوە، براوەکەی دەبێتە خاوەنی خەڵاتەکەش درێسێکە لەلایەن HA Sportەوە ئامادەکراوە. دەستان خۆش بێ، سپاس بۆ HA Sport. ئەزان خۆشەویستان، بابەتەکەی ئەمە هەفتەیەمان دەربارەی چییە؟ بابەتێکی جیاوازە. طبعاً ڕیال مەدرید مۆسم سفری کۆتایی پێنە کاک ئەحمەد. بەرشلۆنەش لالیگا و سوپەری بەدەستێنا، شاو چامپیۆنز لیگی لەدەستدا. با یەکسەر لەوە دەست پێ بکەین، با لە بەرشلۆنە دەست پێ بکەین کە چی پێویستە بۆ وەرزی داهاتوو بۆ ئەوەی پێکاتەکەی تۆکمەتر بکات، یعنی خاوەنی ڕاهێنەرێکی باشە، خاوەنی کۆمەڵێکی یاریزانی باشە. بەڵام هەندێک یاریزان لە تیپەکە هەیە کە هۆکار بوونە. بەرشلۆنە ئەو ساڵیان 2 ساڵە نازناوی گەورەیەک و چامپیۆنز لیگ بەدەست نێنێ و لێ بێ بەش بێت، جا بە هۆکاری ناو بژوان بێ یاخود هەڵەی یاریزان بە یاخود نەبوونی پێکاتەیەکی یەدەجی باشە. بەرشلۆنە چێ بکڕێت چێ بفرۆشێت، جەبالەوە دەست پێ بکەین. بەرشلۆنە پێویستە چێ بفرۆشێت لە سەرەتادا بە وەرزی داهاتوو. بارسا زۆر یاریزانیە کاک لەیس کە پێویستە بە تەواوی دووریان بخاتەوە. ئەگەر لە ڕیزبەندی دەست پێ بکەین لە بەرگری بەڕاستی پێویستمان بەوە هەیە کە هەرێک لە بالدێ و لە ئاڕۆخۆ و کۆندێ بە تەواوی دوورکەینەوە. هەم کۆندێک کە ساڵی یەکەم ئەتەبرین 2 ساڵ پێشستا ئەو ساڵی پار زۆر باش بوو لەگە بارسا، بەڵام ئێستا ئاستی وەک پێویست نییە. هەروە خۆشتەوە دەزانی کە ئەو ساڵ زۆر خراپە، زۆر بە ئیهمالی یان زۆر بە ئیهمالی یاری دەکەم و ئاڕۆ خۆش هەم هەردووکمان دەزانین هەر کاتێک دێتن یاریگا هەڵەیەکی کوشندە دەکات و بارسا بە دۆڕان دەدات و باڵدێش ئاستی زۆر دابەزیەوە. بەڕێ من لە بەرگریکار ئەو سێ بەرگریکارە پێویستە دوور بخرێنەوە. کریستنسنجی لەبیر نەکەین. کریستنسن هەر بە تەواوی لە پلان دەرچۆکە. بەس یەک شتێ دەربارەی کۆندێ پێم خۆشە، مەسەلەن میدیا زوڵمی لێ نەکە. کۆندێ لە وەرزی ڕابردوو ئاستێکی زۆر نای پێشکەش کرد. بەس یەک شت لەبیر نەکەین، دەزانی هیچ یاریزانێک نییە لە شوێنی ئەو یاری بکەوەکو بەدیل. یعنی زۆر سەیرم پێدا لە وەرزی ڕابردوو لە چامپیۆنز لیگ سەرەکی بوو، لە شا، لە سوپەر، لە لالیگا، یعنی هەر پاڵاوانێتێکە بە بەس ئەوە یاریزانەیە بوو، کەسی تری نەبوو. یعنی بەڵاو بە خۆشحاڵی بڵاندرانی بەرشلۆنا هەندێک جار بە ناچاری دەستە شوێنەوە، بەڵام یان ئەڕۆخۆ کە هیچیان یەدەگێکی باش نەبوو بۆ شوێنەوە، یاخود گاسی یاریزانێکی جۆ کرد دەبێت شوێنێک چەند بەجێش بە ئەوە لەبیر نەکەین. یعنی یاریزانێکی زۆر باش و بەڵام لەو باوەڕدای پێویست بێ بەرشلۆنە بیفرۆشێ، پێویستە بیفرۆشکاری زۆر بزانم یان بۆچی یاریزانێکی نەکڕێت کەوا بیکاتە یەدەجی کۆندێ بۆی ئەوەندە مادوو نەبێت. ئەو یاریزان بتوانێت ئاستی ڕاستەقینی خۆی پێشکەش بکات. باسی دەکەن مانچستەر یونایتد نزیک 90 میلیۆنی بۆ ئامادە کردووە. بەڕای من ئەو 90 میلیۆنە بارسا بیفرۆشێت و سود لەو پارەی وەردەگرێت، دەتوانێت چەند یاریزانی زۆر باش لە کۆندێ باش دەتوانێت بگازێت. تانیا لە پریمەر لیگ ئەو نرخە زۆر بە یاریزانە دەدرێت. مانچستەر یونایتد و مانچستەر سیتی و چێلسی ئەوانە پارە زۆر بە یاریزان دەدەن. ئێستا کە کۆندی ئەگەر ریال سۆسیداد یان ڤیاریال بۆندی پێشکەشکە باوەڕ ناکەم نرخی لە 30 میلیۆن زیاتر نییە بڕوا بڕاستە، لە 30 میلیۆن زیاتر نابێتن. ئەگە بینە ناوەڕاستیش کاک لەیس لە ناوەڕاست من لەگەڵ ئەوەنی یەک دخۆ پێش ناوەڕاست کانسێلۆ بۆندەکەی بکرێت هەمیشەیی، ئەکید بکرێتە هەمیشەیی. زۆر لە باڵدەی باشترە و لەو باڵێک کە پێویست بە یاریزانێکی قاچی چەپە لە باڵی کانسێلۆ، لە کانسێلۆ باشتر ئێستا هەیە نونۆ مێندێشوانە گەرزانێتە، بەڵام نایەنە بارساش کێشەی دارایی یەکجار زۆرە، کانسێلۆ باشترین شوێنگرەوە دەبێت. باشە، ئەی لە هێڵی ناوەڕاست چێ بفرۆشە پێویست نییە. ئەی کاسادۆ گاوی کاسادۆ بۆ گێمی دۆم زۆر باشە، هیچ یاریزانێکە لەسەر کورسێدەکدا دەنیشێت و گلەی ناکە بۆچی بیفرۆشێت. وە گاوی یاریزانێکی بەڕۆحیەتە و وەکو دەبینی کە ئەو لەو یارانەی کە بارسا پێویستی بە شەڕە، دەتوانین لە پێویستی بە شەڕە گابی دێنێتە نێو یاریگا و دیۆنگی شادوکمان دەزانین کە چەند یاریزانێکی گەورەیە و پێدریش پێویست ناکات دوکمان قسەی لەسەر بکەین و بێرناڵیش ئەو ساڵ سەلمانی کە ئاستی زۆر باشە. بەڕای من پێویست ناکە لە ناوەڕاستی یاریزانێک بگۆڕێت، هیچ یاریزانێک بفرۆشێت لە هێڵی پێشەوە هێرشبەری. پێشەوە دوو یاریزان کاک لەیس دەتوانم بڵێم پێویستە لە بارسا دوور بخرێتەوە، ئەوانیش لیڤاندۆڤسکی و راشفۆرد. لیڤاندۆڤسکی بەهۆی راشفۆرد لەبیر نەکەین لەم وەرزەدا ڕاستە هەموو یاریەک باش نەبوویان سەرەکی نەبوو، بەڵام لە کلاسیکۆ بینیمان یاریێکی باشی کرد و گۆڵێکی ناوازەی تۆمار کرد لە ئەی بەرامبەر نیوکاسڵ گۆڵی تۆمار کرد لە یاریەکە لە قۆناغی کۆمەڵەکان.
بۆندەکەی 35 میلیۆن ئەی ئەسیستەنایە بەکانی 35 میلیۆنە هەڵەندە بۆندەکەی ناتوانانی ڕاشفۆرد لەبەر خاتری یاریەکی نیوکاسل و گۆڵێکی کلاسیکۆکە بە پاڵ تۆماری کرد بهێنی لە پشتی پێبەستی بۆ بارسەوە بارساش بڕۆ ناکەم پشت بۆ یاریزانە بەستێ بەس نرخەکەشەوەدا زۆر نییە 35 میلیۆن زۆرە بۆ بارسا نرخەکەی 35 میلیۆنە مانچستر یونایتد داوای دەکات خۆتی پیتر هەیە 50 تا 60 میلیۆنش بە ڕاشفۆرد دەدات لە بڕوان ئەوان پێی دەدەن بەڵام بارسا پێی ناتێت بارسا کێشەی دا یعنی ڕاشفۆرشانی ئەو نیە لە بەرشلۆنە پێویست بمێنێتەوە ناکەێتە لە بارسا بمێنێتەوە ڕاشفۆرد لیڤاندۆفسکی پێویستە دوور بخرێنەوە لیڤاندۆفسکی تەمەنی زۆر بوو ڕاشفۆردش ئەی پێویستە تۆرێس با بمێنێتەوە بمێنێتەوە تۆرێز با بمێنێتەوە ئەکی تۆرێز زۆر باشە و لەو یارانەی لەو یارانی ئەخیر بینیمان کاگەی زۆر باشە تۆرێز و لامینی ئەماڵیش یەکێکە لە باشنیاری زانەکانی جیهان و ڕافینیاش پێویست ناکە بڕات و ئەی ڕۆنی بەرداخچی بۆ یەدەگی لامی ئەمال خراپ نییە گرمێنێتەوە ناکەم بژمێنێتەوە چکە کێشەی لە گانزی فلیکەیە بەڵام ئەگەر بمێنێتەوە بۆ یەدەگی لامی ئەمال خراپ نییە زۆر باشە چی بکرێت بەرشلۆنە ئەوە زانیمان ناوی کۆمەڵە یاریزان هەبوو بۆ فرۆشتن بەرشلۆنە پێویستە چێ بکرێت بۆ وەرزی داهاتوو دەست پێ بکەین لە هێڵی بەرگری لە بەروی گۆڵپارێز کێشەی لە وەکو کێشە ماڵ گۆڵپارێز نییە هیچ کێشەیەک کێشەیەک باشترین گۆڵپارێزی خۆی دیتەوە گارسیا بڵێ کاگلیز لە بەرگریکار پێویستی بە سێ بەرگریکارە بە حەقیقی بەڵێ سێ بەرگریکار ئێستا ناوەکانش پێ دەڵێم بڕواناکەم بارسا لەو سێ باشی دەست بکەوێت بەو پارێکی هەیەی باشە یەک لە بەرگریکارەکان دوو بەرگریکاری دواوەیە مەتەن بەعڕی پێدەن قەلب دیفاع بەڵێ باستۆنی ڕاستە لە تاوەکو گفتوگویەکی بەردەوام هەیە گفتوگویەکی بەردەوام هەیە ڕاستە لە پاشکۆی مۆندیال کارتی سووری وەگرێ بەڵام و یاریزانە زۆر بەڕۆحی دیاری دەکات و تەمەنیشی زۆر لەو گەورانە نیە یعنی هیچ قسە لەسەر یەکێک لە بەرگریکار باش و بەڕۆحیەکان نرخەکەشی نزیک دەتوانێت بارسا ئەگەر باستۆنی ڕازی بکە بە 60 میلیۆن بتوانێت بیگوازێتەوە 60 میلیۆن یاریزانی دووەم سێنسەیە ئی بۆرمۆت بۆندەکەی مانگی 6 لەگەڵ بۆرمۆت تەواو دەبێت یاریزانێکی ئەرجەنتینی زۆر باشە بە بڕۆی من بارسا پێشتریش لە چاوی لە یاریزانە بوو بەڵام لیڤەرپول ئێستا دەستێوەردانێکی کرد بۆ یاریزانە ئەگەر بارسا بتوانێت ڕازی بکە سێنسێ ئەگەر بە شێوای سەرەکی ژیاری نەکات یەدەگێکی باش دەبێتن چکە جێرە مارتن بالەبی نەکەین ئەو ساڵ لەوەتی هاتوۆتە دواوە زۆر باشە دەتوانێت پشتی پێبەست بە سێنسێ و لە بەرگری ڕاست کاگلیز ئەگەر لە شوێنی کۆندێ یاریزانێک هەیە بە ناوی لە بروسیا دۆرتمۆندا ڕیسن یاریزانێکی نەرویزیە تەمەنی 28 ساڵە ئەو ساڵ چادە ئەسیستی لەگە دۆرتمۆند هەیە لە بۆندسلیگا خاوەنی چادە ئەسیستە ڕیسن یاریزانێکی زۆر باشە و هانزی فلیک زۆر لە مێژە چاوی لەو یاریزانەیە و حەز دەکا بیگوازێتەوە بۆ بارسا و ئێستا ڕیسن بۆ بارسا باشترین بژاردێ لە بەرگریکار ئەو سێ بەرگریکارە بێنە کێشەی بەرسا ئەی بۆ هێڵی ناوەڕاست کەسی پێویست نییە بەڕای من بۆ ناوەڕاستی کەسێکی پێویست ئەخر باشە یەک شت هەیە لێرە ئێمە بینیمانە پێدری بێ دیۆنگ زۆر باش نەبووە دیۆنگ بێ پێدری زۆر باش نەبووە نابێت کەسێکە بێ لە شوێنی ئەوان من کە دەڵێم پێویستە یاریزانە نەبێنێ باسی ئەو توانایە دەکەم کە بارسا هەیتی چەند یاریزان دەکڕێت ناتوان یاریزانێکی ناوەڕاست سوپەر بکرد ناتوان هەموو یاریزان زۆر باشە ڕاشفۆردمان بەڕێ کرد لیڤاندۆڤسکیشمان بەڕێ کرد چێ بکڕێ یەک یاریزان چێ ئەلڤارێز بۆ ئەلڤارێز بەس ئەلڤارێز بێنە کێشەی بارسا بەتەواوی یعنی لەو باوەڕدای بەرشلۆنە تاقەت توانێت هەبێ 100 میلیۆن یۆڕۆ بە یەک یاریزان بدات هێرشبەر کاگلیز ئەخر باسیەوە دەکەم کە کۆندێ بفرۆشێ باشە لیڤاندۆڤسکی بفرۆشێ و ڕاشفۆردیش دەگەڕێنێتەوە ئەنی پارەی عەقدەکەی ناداتن و پێویست هەندێک کۆمەڵی یاریزانی تریش بفرۆشێ دەتوانێت بە کاگلیز خولی ئیسپانی بردۆتەوە ئەوسا کاسی سوپەری بردۆتەوە شای سوپەر ئیسپانیا بردۆتەوە ینی توانی ئەوەی هەیە کە یاریزان بێنێتە بۆچی ناهێنێتن و کامپنو ئەو ساڵ کراوەتەوە ینی ئەو گلەیە نەما یامە بڵێن ئەو باشە پێ دوایە ئەلڤارێز دێتە بەرشلۆنە 100 میلیۆنەکە واز لێ بێنە زای پاریس سان ژێرمانیش ئێستا چای بڕێوەتە ئەلڤارێز ئێنێکی زۆر حەز دەکات ئەلڤارێز بگوازێتەوە بەڵام حەز دەکەم ئەلڤارێز باسای زۆر خۆش دەوێت حەز دەکە بێتە بارسا بەس جگە لە خۆشویستتر مەسەن ئێستا کە بۆ نمونە دەبینین ئەلڤارێز لەگەڵ ئەتلێتیکۆ مەدرید لە قۆناغی چواری چامپیۆنز لیگ بوو بەرشلۆنە ماڵ ئەوەی کردبوو ئێمە باسی ئەگەر بابەتەکە پارە بێ ئەو پارێکە لە ئەتلێتیکۆ وەری دەگرێت زۆر باشتر و زیاتر لە بەرشلۆنە کاتێک باسی ڕیال و بارسا دەکەی یاریزان بە تەواوی مێشکی و دەوەستێ و ڕوو دەکاتەوە یانە لیڤاندۆڤسکی لە باشترین وەزع و کاتی خۆی بوو کاتێک لە بایرن میونشن بوو هاتە بارسا 2 ساڵ لە یۆڕۆپا لیگ ئەخر یەک شتش هەیە باشە بۆ یعنی ئەلڤارێز خۆ زۆر یاریزانی سەرڕەمی زۆر باشتر و نرخ هەرزانتریش هەیە کە بەکەلچ من ئەسڵم پێچوانی هەموو قسەکان بەجددی ئەلڤارێسم بۆ بەرشلۆنە زۆر پێ گونجاو نیە یاریزان هەیە گونجاوترا سیرکە بەرشلۆنە پێویستی بە یاریزانێکە
کە لێدانی سەری زۆر باش بێت لەبەرەوەی هەمیشە دەبینین زۆرترین تۆپ دەکەوێتە نێو ناوچەی سا لەلایەن ڕافینیا لەلایەن لامین کە ئەسیس دەکرێت لەلایەن پێدریەوە باشە یعنی کەواتە تۆ پێویستت بە یاریزانێکی باڵە بەرزە هاوشێوەی لیڤاندۆڤسکی لێدانی سەری زۆر باش بێت تۆ لێسش ئەو تایبەتمەندی نییە بەسم بۆ نمونە ئۆسمینم زۆر پێگونجاوتر و باشترە لە ئەلڤارێس بۆ بەرشلۆنە يعني اوسمين برايتو للبارسا اوسمين بو برشلونه اوي بارسا بيوسي بارزانكي تطاني بلي سررمشي جمارنو سررمشي الراستقينه كتاب والله كاي لازم الزور لما يجي كيشم لقى اقصي او كسانه كدل بارسا بيوسي با سررمكي جمارنو زور لما يجي كيشم لقى اقصي تنانه فشار كردني كاك ليزك داخل خو بله بارسا كي هرجبري كي جمارنو تواوي هبو تطاني صالحكم بيبلي ابراهيموفيتش تكوتونه ولا بارسا روي باشا ایتوش هرجبري سرمي جمارنوني يازانك خيره ياريزان دبرت ولدان سريش ها باشنيا ایتوش سرمي كينيا وكو سواريز سواريز جمارنوي چي تاونه وچك اگه سيري اماركاني سواريز بكي لقل بارسا اسيست يگزار زورا سرمي تواب اوسمينا ليفاندوفسكي تاراديك ابراهيموفيتش وكو باست كر كافاني تاراديك انا سرمي جمارنوي تاون بلان بارسا لوتي من بارسا بينيوتش كم يعني بۆکارەوەی کە تەمەنم ئەوەندە زۆر نییە بەس ئەوەندەی بارسە باسی هێندێک لارسن ناکەم کە لە ساڵی 2004-2003 یا مەسەڵەن نۆتەکان یاری کردووە من لارسن نەبینیوە باسی ئەوە دەکەم کە کەی بارسان بینیوە لەوەتی بارسان بینیوە سەرڕمێکی ژمارەنەوەی تەواوی نێو بۆ زۆر باشیش بووە لە کۆندا گە بێنەوە ساڵی 2011-12 سێژبەرەکەی باسە چێ بوو کاگلیس ڤیا پێدرۆ مێسی پێدرۆ ئەوە شوێنی دیار بوو لە باڵ یاری دەکرد بەڵام ڤیا و مێسی بە حوڕیەم دەتوانم بڵێم بە ئازادی لە نێو یاریگا ئەلڤارێس بۆ بەرشلۆنە زۆر باشترین بژاردەی بۆ بارسا چونکە بارسا دووبارەی دەکەمەوە هەرگیز نەک هەرگیز دەتوان بڵێم بەس قەت پێویستی بە یاریزانێکی سەرڕمی ژمارەنەوەی تەواو نەبووە لیڤاندۆڤسکی هات بۆ سەرڕمی ژمارەنەوەی تەواو ئەگەنە سوارێزە ئەگەر ڤیە بە سەرڕم حساب بکەینەوە مێسیش ماوەیەکی زۆر لە سەرڕم یاری کردووە ئیتۆش سەرڕم بووە نازانم بارسا پێویستی بە سەرڕمیش تەواو نەبووە کاگلیس هەرگیز زۆر باشە ئەو یاریزانانە بکەوە بەرشلۆنە پێویست بوو بیان فرۆشەوە یاریزانانە بێ کەوا پێویستە بیان کڕێ بۆ وەرزی داهاتوو بۆی بتوانێت پێکهاتەکەی تۆکمەتر بکات باشە با من یەکەم زەپسایەکە تۆکم کاگلیس ریال مدرید ئەو ساڵ کێشەی یەکجار زۆرە ریالمان بینی لە کلاسیکۆش هەردووکمان بینیمان پێکەوە بینەری یاریەکەش بووین بەڕاستی ریال مدرید نەبوو وامزانی سریاری ئێڵچی دەکات ریال هاتوونە یاریگە بەس بچێتەوە ماڵەوە بچێتەوە مدرید و خەڵاسی چی نەدەویست ریال ئێستا پێویستی بەچیە وڵی ریال مدرید پێویستە لە ڕیشەوە بگۆڕدرێ هەر لە سەرۆکەوە لە پێرێزەوە دەست پێک و قسێکی دەڵێ لە چایچیەوە تاوەکو مدیر ریال مدرید پێویستە لە پاسەوانی بەردەرگاکەی تاوەکو سەرۆکەکەی کە پێرێزە هەمووی بگۆڕدر گۆڕەکاری بەسەر یعنی دەڵێم پێرێز یەکێک بوو لە سەرۆکە هەرە سەرکەوتووەکان بازرگانەکان ریال مدرید لە قۆناغی گەیاندە قۆناغێکی تر لە کڕنی یاریزان لە هێنانی ئەستێرا لە لایەنی داهات مەسەلەن بۆ نمونە دەڵێ ساڵی 2024 بۆ 2025 ریال مدرید 8 ملیۆن یۆڕۆی داهاتی بوو باشە لە 2025 بۆ 2026 1 ملیار و 28 ملیۆن یۆڕۆ داهاتی بوو ڕۆژ بە ڕۆژ داهاتی زیادی کردووە بەڵام دوو ساڵش لە دوای یەک بە دەستکەوت سفڕی کۆتایی بێنە باشە کۆمەڵێک ئەستێرە تێناوە کە هیچ ڕاهێنەرێکیان نییەکەوە بتوانێت چۆن بڵێن تەنسیقێک و لینکێک لە نێوانیان دروست بێ هاوڕێتیەک و ڕۆحیەتێک هیچ باشە با یەکەم جار لە تۆ پرسم ریال مدرید پێویستە یەکەم جار چێ بفرۆشێ طبعا گۆڵ پارێز ئەوە هێڵی سوورە کۆرتوا و لونینش کە دەگە هیچ یعنی دەتوان جێ زۆر باشە لونین چامپیۆنز لیگێکی بۆ ریال مدرید برد لە یاری بەرامبەر مانچستەر سیتی بینیمان لە ڕابردوودا لە ساڵیان ڕابردوو لە بەرگریەوە دەست پێ بکەین یەکەم جار لە نێوان مێندی کارارێس گارسیا بەڕاستی لەو باوەڕدام پێویستە یعنی مێندی بەهۆی زۆری پێکانەکانی نەبێ زۆر لە گارسیا باشترە من دەڵێم گارسیا بفرۆشرێت لە دڵی بەرگری ئەلەبا و بەهۆی ئەوهەمە پێکانە زۆرەی میلیتایش بەڕاستی میلیتاوێکە لە بەرگری کارە هەرە باشەکەم بە تایبەت لەو کاتانی کە لە پڕایمی خۆی پێکانی یەکجار زۆرە پێکانی یەکجار زۆر ئەوش تووشی پێکان بۆتەوە دووبارەش پێش تووشی پێکان ڕاستە تەمەنی بچووکە بەڵام ئیدی ئەم یاریزانە تەواو یعنی میلیتاو ئێستا بفرۆشێت میلیتاو ئەلەبا پێویستە بفرۆشێن و لە باڵی ڕاستیش کارڤەخاڵ ئەستێرە ناوازەکە دوای پێکانەکەی بەڕاستی ئاین دەتوانە بڵێم ئەو یاریزانە نەما و پێویستیش نەما و بۆندێکی خلاص بوو تاوە 2026 خلاص بووە ئیدی ئەویش بفرۆشێ کارڤەخاڵ لە هێڵی ناوڕاست ریال مدرید پێویستە کاماڤینگا سیبایۆس
ئەم دوو یاریزانە بفرۆشێ و هیچ قسەیەکی لە بۆ پیتاریچش بفرۆشێت لە پێناوی لاانێ 20 میلیۆن تاواکو 30 میلیۆن یۆرۆ یاریزانێک ترش لە هێڵی بەرگی لەویر نەکەین ئەسینسۆ شاڵکە هاتوۆتە سەرخەت ئامادەی 30 میلیۆن یۆرۆی پێ بدات ئەسینسۆ لە بیر نەکەین باویش بفرۆشرێ ئەو یاریزانێکەوە بەڕامۆسینی و ئیدیتۆرەکان چۆن دەڵێت دەفعیان کرد بە بەڕامۆسینی ئێستاش قژیت پەڕ دەکات ئیدیتۆرەکانی تیکتۆک بوون ئەو یاریزانەوە گەورە کرد ولا هێڵی ناوڕۆژۆک و باسم کرد سیبایۆس کامەڤینگا پیتاریش بفرۆشێ وڵە هێڵی پێشەوە لە ئێمباپی و ڤینیسیۆس یاخود یەکێکیان بفرۆشرێ یاخود ڕاهێنەرێک ببێت یعنی ئێستا ئێمە کاوەڵ قێ دەکەین لەوانەیە لە چەند ڕۆژی داهاتوودا مورینۆ ببێتە ڕاهێنەر یان کرابێتە ڕاهێنەر لینکێک دروستکە لەبەنی ئەو دوو یاریزانەی لەبەرەوەی یەک لە یەک باشترن ئەگەر بێکەوە تەنسیقێکی جوانیان هەبێ برلینگا بمێنێتەوە و ڕۆدریگۆ برایم دیاز ژمانەی لەگەڵ ماستانتۆنۆ و ئەردا گولەریش ماستانتۆنۆ نەک هەر بڕوە بەخواستنیش ڕیال مەدرید جێنێڵێ بەڵکو بە بۆندێکی هەمیشەیی بڕوە لەو تیپە بڕوە بەڕاستی نازانم ئەلۆنسۆ چۆن داوای ئەو یاریزانەی کرد و 6 میلیۆنی پێدرا بەڕاستی زۆر سێرم پێدێ هەڵەیەکی زۆر گەورە بوو هەڵەیەکی زۆر گەورە بوو پازان بێنە باویست کێشەیەک نەبوو ئینجا ئێستا باسی ئەوەش دەکەی کە چێ بێنێتەوە و لەسەر ڕمیش ئەوە بفرۆشرێت گۆنزالۆ بفرۆشرێ گۆنزالۆ گارسیا بفرۆشرێ بەڵێ بۆچی لەبەرەوەی یاریزانی تر هەیە گۆنزالۆ گارسیا لەگەر زۆر باش زۆر سەرکەوتوو بەڵام لەگەر ئەربێلووە و لەگەڵ ڕاهێنەری نوێی ڕیال مەدرید هەرچێ بێت دڵنیام ناگونجێت باشە ماوەیەک باش و کە ئێمباپێ یاری نەدەکرد لە جامی جیهانیانەکان دەرفەتی باشی پێدرا و بینیمان مەسەلەن لە چەند یاریەکەش تاڕادەیەک باش بوو بەڵام بفرۆشرێ یان بە شێوەی خواستن یان بە پارەیە کە سوودیە بە یاریزانی تر بێنێت ئەوە فرۆشنەکان کە باسمان کرد چێ باسیەوە دەکەن کێ بێنی یەکەم زار لە بەرگری کار لە بەرگری کار تەوان هەمومان هەرچەندە ئەم یاریزانە لەگەڵ دۆرتمۆند بۆندەکەی نوێ کردەوە شلۆتەر بێک کە تەمەنی 26 ساڵە باڵای 191 سانتیمە 33 یاری کرد و خاوەنی 5 گۆڵە یاریزانێکە دەتوانێت هەم لە دڵی بەرگری یاری بکات هەمیش لە باڵی چەپ یاری بکات باڵی چەپی بەرگری کۆمەڵێک تایبەتمەندی تێدایە کە تەمەنی بچووکە زۆر باشە بەڕۆحیەتە خێرایە باڵای بەرزە کۆمەڵێک تایبەتمەندی تایە ئەو ڕۆحیەتە هەیەی لەگەڵ ڕیال مەدرید دەنگوزێت بۆندیشی نوێ کردوتەوە بەڵامی دیمە ڕیال مەدریدە لە کۆی فرۆشتنی 4-5 یاریزان بێگومان و پێویستە لە بەرەوەی تۆ چێت دەمێنێ دین هاوسن و ڕۆدیگێرت هەیە لە بەرگری کەسی تر نییە ملیتاوت خۆ پشتی پێ نابەستی ماشەڵڵا لە وەرزێکدا 2000 تووشی پێکات پێویست هیچ نەبێ بە ینی دین هاوسنت دین هاوسنش زارێ بچووکە پێویستی بە ئەزمون و کاتی زیاترە بەرگریکاریشی بەڵام پێویستی بە ئەزمونە لە هێڵی ناوەڕاست چێ بکڕێ ئادەم واڕتۆنی کریستال پالاس تەبعانی یاریزانێکی زۆر نایە باوەڕت هەبێت دەتوانم بڵێم کرۆسە یان مۆدریجە بە پێی چەپ یاری دەکات باڵا بەرزە 182 سانتیمە تەمەنی 22 ساڵە لە وەرزەدا بەشداری سیویەک یاری کردووە هیچ کاتێکی سوورشی وەرنەگرتو و خاوەنی 7 ئەسیستە یاریزانێکە لە پچڕاندنی تۆپ زۆر نایەبە و لە گۆڕین و خێراکردنی لە ڕیتمی یاری زۆر خێرایە و لێدانی زۆر باشی هەیە ئادەم واڕتۆن ئەو ناوەتان لەبیر و نرخیشی زۆر گران نیە باشە ناوڕاستکە زۆر ناو هەیە ڕۆدری باز دەکرێت ڤیتینیا باز دەکرێت بەڵام من بەهی شێوەیەک لەو باوەڕدانیم هیچ یەکێک لەو ئەستێرە گەورانە بێنە ڕیال مەدرید کاکە ئەحمەد ئینزۆ فێرناندز دەتوانم بڵێم تا ڕادەیەک ناوی بە ڕیال مەدرید بەستراوەتەوە بەڵام بە شێوەیەکی فەرمی هیچ شتێک ڕوو نییە پرسم ئینزۆ ڕیال سوودی لێ دەبینێ ئەگە بێتە ڕیال مەدرید وەڵاهی لەبەر ڕۆحیەتەکەی بەڵێ یاریزانێکی هەموو یاریزانێکی ئەرجەنتینی جگە لە ماستانتۆنەوە بەڕاستی یاریزانی زۆر ناوازان بە ڕۆحیەتن یعنی ئینزۆ دەبینی لە چێلسی لەگەڵ هەڵبژاردی ئەرجەنتین یاریەک دەکات زۆر ناوازەیە ڕیال لە پێشە پێویستی بەڵام ڕۆدری دوای پێکانەکەی ماشەڵە باڵۆندۆرەکە خێری نەداوە بۆی ئەوەندە چاویان لەسەر بوو خێری نەداوە تووشی پێکانێک بوو بە ڕۆدری ئەو ڕۆدری زاران نەما باشە ڤیتینیا وە لە یاری کۆتایی چامپیۆنز لیگە ڤیتینیا بۆ دووەم جار ناوی هەمیشە لە ناو لیستی باڵۆندۆرە لە 5 یەکەمەکەیە پارەیەکی زۆر وەردەگرێت لە یەکێک لە باشترین یانەکانی زیان کە پاریس ئەو پاریسی جاران نەما کە خەڵک هەر لە پلەیستیشن بەکاری دێنە بەڵکو ئێستا زۆرترین هەندەری هەیە وایە یەکە لە تیپە بەهێز و تۆقێنەرەکان باشە ینی بەرشلۆنە لە ڕوبەڕوونەوەی دەترسێ و ڕوبەڕووی گۆتۆ و بەرشلۆنەش دوڕاوێت هەموو یانێک ئێستا لە ڕوبەڕوونی هەموو یانێک دەترسێ بەڕاستی هەموو یانەیەکی دەترسن لە پاریسەکەی لویس ئینریچی دەترسن ڤیتینیا بۆ بەجێ بێڵێت تەنیا لەبەر ئەوە بێت یعنی لەو باوەڕدانی بەڕاستی ڤیتینیا ڕوو لە ڕیال مەدرید ئەوە زانیمان لە ناوەڕاست واڕتۆن بەڵێ لە پێشەوە کێ بێنێ کاگیز لە پێشەوە چێ بێنێ یەک یاریزانم لە مێشکە یەک یاریزان بۆ سەرڕم باشە ئەویش
شیشکۆی مانچستەر یونایتد باشە بەس مادەم بۆچی تەمەنی 22 ساڵە یەک دقیقە پێشی باسی باشە مادەم تۆ سەرڕمێکت هێنا بۆ ڕیال مەدرید پێویستە لە ئیمباپێ ڤینیسیۆس یەکێکیان وەلانێ کامیان وەلانێ ئەمەیان ڕاهێنەری نوێ بڕیار دەدات باشە ئەم بەڕای تۆ بەڵام ریال مەدرید نە ئێمباپێ نە ڤینیسیۆس دەفرۆشە کەسیان باش ئەگەر وا بێتن یعنی سەرڕم نایەنە کاگەز نە بە شێوەیەکی تر لەوانەیە هاوشێوەی مەسەلەن سەیرم پێدێ زۆر بە ئاسانی دەتوانین ئێمە لە نێوان ئێمباپێ و ڤینیسیۆس سویچ بکرێت مەسەن سێرکە گڤارا دێمبلی دوێ کەس نازانێت کەمایان سەرڕمن کە یاری دەکەن هەر جاری یەکێکیان لە باڵێکەوە دێ یعنی ڕاهێنەرێک نەتوانێت ئەو تەنسیق و ئەو لینکە دروستکە لە بینی ئەوانە وە شتێکی تریشەیە تۆ دەبێ حسابی پێکان بکەی وە شیشکۆ کە لە ڕیال مەدرید نییە لە مانچستەر یونایتدا سەرڕمە بەڵام یەدەگا لەم وەرزە یەدەگا لە 36 یاری بەشداری کردووە کە بە شێوەی چەند یاریەک بە شێوەی سەرەکی و 11 گۆڵی تۆمەر کردووە باڵای بەرزە جەمپی زۆر باشە 194 سانتیمە یعنی بەزدی یەکێکە کاک ئەحمەد بابەتی سەرڕم یاریزانی ژمارەنەوە لە ڕیال مەدرید مێژووە کلتورە دەستورە دەبێ هەدبێ لە چی پێ دەڵێن لە ڕاول و دەست پێ بکە لە ڤانستەڕۆی دەست پێ بکە لە هیگواین لە بنزیما لە چێ دەست پێ بکە نازانم لە کریستیانۆ لە دوای کریستیانۆ دووبارە بنزیما دواتر خۆسێلۆ بەڵام 2024 نەیبوو و ئەخ بێلینگام سەرڕم نییە سەرڕم نییە بەڵام وەکو سەرڕمێکی و هەم یاری دەکرد بێلینگام نەدەگەڕاوەوە ئەو دەی لە نێو یاری لە ناوچەی چواردە بەڵام هەرگیز لە سەرڕمێکی تاو یاری نەدەکرد هەمیشە کەمێک لە دواوەتر یاری دەکرد و چامپیۆنزی بەڵام وەکو سەرڕمێکی وەهمی یاری دەکرد وانە یعنی دەتوانم بڵێم ئەو بۆشایە لە نەبوونی خۆسێلۆ هەبوو توانی وەکو ئەو ببێتە سەرڕمێکی وەهمی پڕی بکات و یعنی سەرڕم شتێکی حتمیە لە ڕیال مەدرید دەبێ هەمیشە هێرشبەرێکی ژمارەنۆت هەبێ کلاسیکە کولتورە باشە کاکریز بە ئەو جارە باسی ئەومان کرد کە ڕیال مەدرید پێویستی بە کێ و پێویستە کێش بفرۆشێ و باسی بارساشمان کرد با بەراوردێک لە نێوان باشترین پێکهاتەی مێژووی بارسا و ڕیال مەدرید بکەین باشە بارسا لە ساڵی 2009 هەردووکمان دەزانین کە شەش نازناوی بەدەستێنا و سەردەمی زێڕینی بەرشلۆنا بارسا بوو ڕیایش لە 2017 زۆر باش بوو با بەراوردێک لە نێوان پێکهاتەی ئەو دویانەیە بکەین من یاریزان پێ دەڵم تۆ شاڵی یاڵە باڵە گۆڵپارێزەوە دەست پێ لە گۆڵپارێزەڵی دەست پێ دەکەین ڤالدێز یان ناڤاس تەبان منیش دەڵێم ناباس لە بەرگری کار دانیال ئەلڤێش یان کارفەخاڵ دانیال ئەلڤێژ یان کارفەخاڵ وڵی تۆزە قورسە بەڕاستی بەڵام دانیال ئەلڤێژ زۆر نایبوو بەڕاستی ئەو یاریزانم زۆر بەدڵ بوو یعنی ناتوانم تۆزە قورسە بەڕاستی بەراوردکردن لەنێو دوانە بەڵام بە دەتوانم بڵێم یاری شێوازی یاریکردنی یەک یاریزانە پێ بڵێ قورسە یەک یاریزان دانیال ئەلڤێژ منیش ئەلڤێژ هەڵدەبژێر باشە پۆیۆڵ یان رامۆس طبعا رامۆس زۆر مسەیتەڕی دانیسە رامۆس باشە منیش دەڵێم رامۆس بەس طبعا رامۆس نا بەس رامۆس زۆر باش بوو بەس ینی پۆیۆڵش باش بوو بەڵام بەدایانزە لە پێڵ باشتر و باشە پیکەی یان ڤاران لە پڕایمی خۆی نایب بوو زۆر نایب بوو سەردەمی زێڕینی پیکەی کێشەیە بوو کاگلیس پێویست بوو لە 2017 هەژۆ لە بارسا بوو ڕۆبڕاستی زۆر خۆی ناشرین کردەوە ئێمە باشترین پڕایمی ئەو دویانەی و باشترین پڕایمی یاریزانەکان منیش ڤاران هەڵەبژێرم باشە ئەگەر لە باڵی چەپ ئەویشان ئەوزانم تۆزێک ئاسانە مارسێلۆ یان ئەبیدال مارسێلۆ منیش دەڵێم مارسێلۆ با بێنە ناوەڕاست کاگلیس ناوەڕاست کێشەکە لە ناوەڕاست دەست پێ دەکات کێشەیە ناوەڕاست باشە کاسیمیرۆ یان سێرجیۆ بۆسکست وڵی زۆر قورسە طبعا کاسیمیرۆم پێ یەکێک لە باشترین ناوەڕاستکارەکان کە لە ئیرتکاز یاری بکات زۆر بەس من وەکو خۆم ئەگەر ڕاهێنەر بم من هەمیشە پێم خۆشە یاریزانی ئیرتیکاز یاریزانێکی شەڕانگێز لە بەلاژنێ باس کاسیمیرۆ دەڵێن دەبا من کاسیمیرۆ هەڵدەبژێرم لەبەرەوەی من وەکو خۆم ئەگەر ڕاهێنەر بم ئەم شێوازی یاریم دەوێت لە ئیرتیکاز بەڵام بۆسکێس زۆر نایبە باش کاسیمیرۆ یان بۆسکست کاسیمیرۆ منیش دەڵێم کاسیمیرۆ باشە بێناوە باڵی ئەولا ئینیێستا یان مۆدریچ بەس یەک ناو پێ بڵێ قسەی زیاترم پێ بڵێ یەک ناو پێ بڵێ ئینیێستا باشە منیش دەڵێم ئینیێستا زۆر خۆش نییە ڕاستە 2018 باڵندۆر بردوتە بەڵام باڵندۆرەکەی لێرەوە دێڵێم 2018 لۆکا مۆدریچ باڵندۆرەکەی لە ڕۆناڵدۆ دزی ئەگەر نا هیچ پێرێز بۆی کردی تۆپی ئەوروپا تا ڕادێک بەڵام ڕۆکە کەس لە 2018 لە ڕۆناڵدۆ مستحقتر نەبوو لە باڵندۆر چاوی یان تۆنی کروس طبعا توني كروس طبعا نییە والله شاوی زۆر باش بووە بڵێ تۆنی کروس بەس مەڵێ طبعا تۆنی کروس یعنی زۆر ئەوە برادران با لە کۆمنت ڤیدیۆکە دەبینن طبعانەکەی من لەسەر
لەسەر کرۆز برادرە دوای بۆ خۆتان یعنی شایانی مەسەڵەن بەڕاستی کرۆز و زاوی بەراورد ناکەنێت کرۆز بە 10,000 باشتر لە زاوی لە بۆ جەماعەتی لایڤ ئەگەر بیریان بێتن لە بۆ جەماعەتی ئەوانەی کە بینەرمان دەبن باشە کێ لە بیری دێت لە فیفا و لە یاریە ئەلکترۆنیەکانی پێشترزانی چاوی ڕێتینگی لە ئینستا زیاتر بە هەموو ساڵێک بە بڕوای ئیسپانیا کۆنەکان زۆر بەیان چاوی هەرناندێز لە ئینستا باشتر کاگلیس جا بۆ برادران بەجێ دەڵێن باشیان هەڵبژار ئەی تو کامیان ئەمش کرۆس هەڵدەبژێرم بەڵام ئەمن ناڵێم تەبعاً کرۆس ئەمن بەراوردەکەم زۆر پێ جیاوازی هەیە یعنی بەڕاستی زاوی خراپ نییە زاوی خراپ نییە سەرکردایەتی هێڵی ناوەڕاستی کردووە لەگەڵ هەڵبژاردی ئیسپانیا لە بیر نەکەین بەس کرۆس بەڕاستی جیاواز بوو لە دوای ڕۆژ سیرکە لە دوای ڕۆشتنی زاوی بەرشلۆنە وێران نەبوو ناوەڕاستی بەس لە دوای ڕۆشتنی کرۆس بە ئەڵمانیا و بە ڕیال مەدریدەوە وێران بوو کرۆس یان چاوی مەڵێ طبعاً کرۆس یعنی وا دەڵێ کە چاوی زۆر خراپی باشە دێنە پێشەوە کرۆس دێنە پێشەوە وڵای ئەوەی پێشەوە تۆزێک ئاسانە بەڕێ ئاسانە مێسی یان مێسی ناوەکە تاوە سەر مێسی بنزیما یان ئیتۆ وڵایەوە قورسە وڵای ئاسانە زۆر ئیتۆ قەشە ناکرێت باشە من بنزیما هەڵدەبژێرم من زۆر جیاواز نەگەڵتەوە بنزیما لە ساڵی 2022 بەڕاستی منی شۆک کرد هەتا ئێستا شۆکم لەو ئاستەی بنزیما لەو ساڵە یعنی یەک لە یاریزانە نەبوو 2017 لەبیر نەکەین دقیقاکە بنزیما ئەو کاتێک کریستیانۆ ڕۆی زۆر باش بەڵام لەوە کریستیانۆ شوێنی خۆی لەبەر ڕۆناڵدۆ شوێنی خۆی دیار نەبوو هەندێک زالۆ باڵی هەڵدەبژێرم ئیتۆی 2009 بنزیما باوزانی جەماعەت لە کامی هەڵدەبژێرم باڵی چە پێرش بەرش کریستیانۆ کریستیانۆ هەر ناوەکەی ترەر ماڵ هەر چیە کریستیانۆ کاکە ئەو ڕای من و لەیساب هیوادارم ئێوەژای خۆتان لە کۆمنت بنووسن باشترین پێکاتی 2009 بارسا و 2017 ریال مەدرید بینووسن کە کامە یاریزان باشترە باشە کاکلەیز بە بینە سەر مۆندیال جامی جیهانی 2026 ئەنجا با شتێکی تر بەرەو کۆتایی بەرنامەکەمان دەچین بەرنامەی دیمەنی یاریگە طبعاً بە سپۆنسەری HA Sport لەبیر نەکەین پرسیارەکە لە کۆتاییدا دووبارە دەکەینەوە برادرانش لەبیری نەکەن 5 ساڵ بژاردەم پێ بڵێ کە لەم بۆ مۆندیال 2026 بەربژێرم بۆ برنەوەی مۆندیال ناڵە باکە میکەینەوە سێ هەڵبژاردە باکە میکەینەوە سێ هەڵبژارە کە بەربژێرم بەڵێ لە بەڕێزبەندی 1 2 3 یەکەم فەڕەنسا دووەم پورتوگال سێم ئیسپانیا ئەو سێە باشترین سێ هەڵبژاردی ئەو ساڵی جامی جیهانیە پورتوگال ناوەڕاستێکی کاکلیز بڕوا بکە زۆر باشن برۆنۆ فێرناندێز نیڤێس و ڤیتینیا ئەنی زۆر زەحمەتە بتوانین ناوەڕاستانە ڕابگرین ئەگە باسی پێشەوەشی بکەین ئەگەر باسی فەڕەنسا بکەین هێڵی پێشەوەی کارەساتە هەر هەمووی پۆلیسێ بابی ژمێرمێک دەقێ تاو نابێ باوەڕکە ئیمباپێ دیزرێ دوێ دیمبێڵێ توورام ینی هەموو یاریزانی بارکۆڵا نییە هەموو یاریزانی باشە بەم هەمە پرسیارە تۆ بکەمەوە هەرو سێە بەڵام ڕێزبەندیەکە چۆنە ڕێزبەندیەکە دەتوانم هەروەکو شێوەی جەنابەت مەسەڵەن ینی فەڕەنسا یەکەم بەڵام فەڕەنسا پورتوگال سێمیشان ئیسپانیا هەر ئەو سێ هەڵبژاردنەکەوە نزیکن لەو سەیەکێکیان بنە پاڵەوان برادران و خۆشەویستان لە کۆتاییدا پرسیارەکە دووبارە دەکەینەوە ناوی سێ یاریزان لە کۆمنت بنووسە کە بوونە لەگەڵ ئەو تیپێکە یاریان بۆ کردووە 100 گۆڵ یاخود زیاتریان تۆمار کردووە بە سپۆنسەری HA Sport دەبنە خاوەنی خەڵات لەلایەن ئەوە زۆر سپاس بۆ برادران سپاس بۆ کاک ئەحمەد پشتیان بەخۆی گەرەم پێشەمێک لە بەرنامەی دیمەنی یاریگە لەگەڵتان دەبین و گفتوگۆی خۆش دەکەین و ئێوەش لە کۆمنت ڕاوسەرنجی خۆتان بنووسن بمێنن بەخێر و خواتان لەگەڵ